لە شاری سلێمانی نەخۆشخانەی بەخشین کرایەوە کە بە یەکێک لە گەورەترین نەخۆشخانە ئەهلیەکانی هەرێمدا دەنرێت و نرخەکانی هەمان نرخی کلینکە ڕاوێژکاری حکومەکانە. وەزیری تەندروستی هەرێم لە ڕێوڕسمیکردنەوەی نەخۆشخانەکەدا ڕایگەیاند بەهۆی قەیرانی داراییەوە پێویستیان بەم جۆرە نەخۆشخانانەیە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن بە نرخێکی کەمتر لە کلینکی پزیشکەکان چارەسەر وەربگرن. وتیشی پشتیوانی لەم جۆرە پرۆژانە دەکەن و هیوادارن لە شارەکانی تر نەخۆشخانەی لەم جۆرە بکرێتەوە. پاڵپشتی ئەم جۆرە پرۆژانە دەکەم و هەموو کار ئاسانیی یاساییان بۆ دەکەم بۆی ئەم پرۆژانە بەردەوام بن، بۆی ئەم پرۆژانە زۆر بن، بۆی ئەم پرۆژانە نەک هەر لە سلەیمانی بەڵکو لە هەولێر و لە دوهۆک و لە هەموو کار و شوێنەکانی تری کوردستان بکرێتەوە، بە تایبەتی دوای ئەوەی کە بەڕێوبەری سەنتەرەکە بەڕێوبەری نەخۆشخانەی بەخشین چەند داتایەکی پێوتم کە نرخەکانی ئەم سەنتەرە نرخی زۆر باشن. لەم نەخۆشخانەیەدا پزیشکی 23 پسپۆڕی جیاوازی تێدایە لەگەڵ بوونی 5 سەنتەری تایبەت. ئەمە جگەل لە تاقیگە و دەرمانخانەی پێویستی تێدایە کە بە وتەی بەرپرسانی نەخۆشخانەکە لە 150 نرخەکان داشکاندنیان بۆ کردووە. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش دەڵێ ئەگەر نەخۆشێک پارەی پێنەبوو پێویستە لەم نەخۆشخانەیە چارەسەر بکرێت. هەمیشە پێویستە قازانج کەم بێ و نرخ کەم بێت. زیاتر ئیسلام گرنگیدا بۆی کە ئیشەڵا بەرەکەت بکوێتە شوێنەکەوە بە هیواین کە بەرەکەتیش بکوێتە نەخۆشخانەی بەخشینەوە. من شارەزایەکی زۆرم نییە لە حکومە شەرعیەکان، بەڵام پێم وایە ئەگەر نەخۆشێک پارەی پێ نەبوو مەفروزە لێرە چارەسەر بکرێت. جگە لە چارەسەرکردنی نەخۆش لەم نەخۆشخانەیەدا 5 سەنتەری تایبەت کراوەتەوە کەوانیش سەنتەری خۆراک و دەرونی و ڕاوێژکاری خێزانی و بیستن و هاوسەنگی و هەنا و سەنتەری چارەسەری نەخۆشەکانی منداڵانن لەگەڵ بوونی چەندین هۆڵی نەشتەرگەری کە نەشتەرگەری گەورە و بچووکی تێدا دەکرێت. دکتۆرێکە خاوەنی بڕوانامەی بۆردا گە لە کلینیشی خۆی دابنیشێ یان لە شوێنە عیادەیەکی تایبەتی خۆی دابنیشێ 20 بۆ 25,000 یان 15,000 وەرەژیر. بەڵام لێرە کە هاتووە لە پرۆژەی بەخشینە بەشدارە تەنها 3,000 سەردانی و پزیشکی. نەخۆشخانەی بەخشین لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە دروست کراوە کە خێرخوازان و بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی پاڵپشتی دارایی دەکەن و بەوتەی بەرپرسانی نەخۆشخانەکەش پرۆژەیەکی قازانج نەویستە و ئامانجیان خزمەتکردنی هاوڵاتیانی کەم دەرامەتە. بابانە نۆرێن ئاڕتی، سلێمانی.